سڵاوتان لێبێ خۆشەویستان لە دیداری تایبەت لەگەڵتانم مژاری تایبەتی ئەمجارەی دیداری تایبەتم تایبەت کردو بە دەستکەوتی گەورەی کابینەی نوێی حکوومەتی هەرێمی کوردستان کە لە قۆناغێکی سەختە توانی بە کۆمەڵی قەیرانی زۆر هەستیار و سەختی ئابووری سیاسیا تێپەڕ بێت لەگەڵ کاک بەکری حاجی ڕەحیمەک و چاودێری سیاسی ئەم دەشمەنێەوە ئەم باس و خواستەوە سەرتا کاک بەکر بەخێراتی زۆر سپاس زۆر سۆز بۆ بەڕێستان کاک بەکر چۆن هەڵسەنگاندنێک ینی بۆ ئەم کابینێ بکەین کە ئەم کابینەیە لە دەستپێکیەوە چۆن لە نێو قەیرانە دەستی پێ کردو و ینی بە ئێستا شەوەکە ئێمە گەشتونەتەوەی کە هەردوێنێ بوو ینی پرۆژێک خراە بەردەمیانی هەلی کار زیاتر بۆ زیاتر لە 10,000 کەس لە هەرێمی کوردستانە کە هیچ پاڵاوگەی لا ناز بوو ینی خراوەتە کار لە دوێنەوە ینی دەست پێ بکەین و بگەڕێنەوە بۆ سەرەتای کابینەی نوێ چۆن هەڵسەنگاندنێک وەکو چاودێرێکی سیاسی هەڵسەنگاندنی بەڕێستان چییە چۆنە بۆ کابینەی نوێ دەستخۆشی لە ئێوە و لە بینەرانی کەناڵەکەتان سپاس طبعاً کە باز لە کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان بکەین ئەبینین کە بە زۆر هەوراز و نشێودا تێپەڕیوە دەستپێچ کابینەکە ئەگەڕێتەوە بۆ 10 تەموزی 2019 کە متمانەی لە پەرلەمانی کوردستان وەرگرت و حکوومەتی هەرێمی کوردستان کابینەی نوێم تەشکیل بوو لە سێ لایانی سیاسی کە پارتی دموکراتی کوردستان یەکێتی نیشتیمانی کوردستان و بزوتنەوەی گۆڕان تقریبا بەپێی ئیستحقاقی انتخابات ئەو کابینەیە دامەزرا بەڵام تووشی زۆر ئاڵانگاری بوو لە سەرەتاوە بەهۆی هاتنی کۆڕۆنا کە ئەمە دەردێکی جیهانی بوو و کێشەیەکی جیهانی بوو بەرۆکی هەموو جیهانی گرتەوە لەگەڵیشدا هەرێمی کوردستان کە حکوومەت ئەوەی کە گەڕێنەوە بۆ کاتە جهودێکی زۆری کرد و هەوڵی زۆری دا و ئێمە سەرەتا بەهۆی کەرەنتینەوە کە تقریبەوەی بیرم ماوە مانجێک لە هەموو شارەکان کەرنتینە بوو سەرەتا ئێمە زۆر زاڵ بووین و تەقیم هەبوو لە ناوەندە نێودەوڵەتە تەندروستیەکان کەەوەی کە هەرێمی کوردستان خۆی پاراستووە ئەمە یەکێک لە ئینجازەکانی بوو ئەگەر باسی سەرەتا بکەین بەگشتیش کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان هەم کێشە و گیر و گرفتی هەبووە هەم دەستکەوتی گەورە و بەردەوامی هەبووە ئەوەی کە جەنابەت باس کرد کە باسی دوێنێ بکەین کردنەوەی پاڵاوگەی لاناز کە ئەمە یعنی تقریبا شتێکی کۆنکرێتیە گرنگی زۆر زۆری هەیە کە بنیەی تەحتی ئەم وڵاتەیە و دەتوانین بۆ داهاتوو پشتی پێ ببەستین لە مەبەستماتکردنە سەر خۆ بەڵێ لە ئینتاجکردنی بەرهەمەکانی نەوت لە نەوت لە بەنزین لە شتەکانی تر لە قیر ینی ئەمە پشبەستنە بە بەرهەمی ناوخۆیی لەگەڵ ئەوەشدا کە دەرفەتی کاری زۆر دەڕەخسێنێ بۆ خەڵکی هەرێمی کوردستان بە تایبەتی بۆ گەنجەکان ئەمە جێگای دەستخۆشیە کە حکوومەت پلانەکانی وایە کە شتی کۆنکرێتی بکات و زۆر لە خەڵکێک لە دەرەوەی خۆمان کە سەیری کاروبارەکانی حکوومەتی هەرێم دەکەن کابینەی نوێم تێبینی ئەوە دەکەن کە کاروبارەکانی لەسەر بناغەیە نەک معالەجە بێ ینی بە دوای چاکردنیەکی کاتیەوە بێ ینی موسەکینات بێ بەڵکو کارەکانی لە سەر ئەساسی ئەوەیە کە کێشە و گیر و گرفتەکان حل بکرێن وەلەو ئەم کارانە بڵێن بە تەدریجیە کاتی زیاتر دەوێ بەڵام لە ئەنجامدا نەتیجەکانی باشتر دەبێ بۆ حکومڕانی و بۆ خەڵکی هەرێمی کوردستان لە ڕووی ترەوە گەر سەیری بکەین لە کەرتی تەندروستی لە کەرتی پەروەردە لە سێکتەرەکانی تری گەشت و گوزاری لە بنیادنانی شەقام و شەقامە سەرەکیەکان بە تایبەتی لە نێوان شارەکان دەستپێکردنەوەی پرۆژەکان کە بەهۆی ئەوەی کە بودجەی حکوومەتی هەرێمی کوردستان بڕابوو لە بەغاوەت لە 2004 زۆر لە پرۆژەکان کەوتونەوە سەرپێی خۆیان جگەلەوە کابینەی نوێم توانیوێتی لەو ماوەیە کە بەڕێ کردووە توانیوێتی قەرزی ئەو قەرزێک کە لەسەر شانی بووە نە قەرزەکەی ئیزافەکە بەڵکو قەرزیش بداتەوە کە ئەوەی کە باز دەکرێت زیاتر لە ملیارێک دۆلار توانیوێتی ئەم قەرزە بیداتەوە و لە هەمووی گرنگتر ئەوەی کە بۆ خەڵکی کوردستان گرنگە مەسلەی موچەیە کە ئەمە شتێکە
بە تایبەتی چینی موچەخۆر پشتی پێدەبەستێ دەتوانین بڵێن کە لە مەسلەی موچەدا ڕاستە لەوانەیە 5 ڕۆژ 10 ڕۆژ یان هەفتەیەک تەخیر بوو بێ بەڵام کە تێبینی بکەین بە گشتی حکوومەتی هەرێم کابینەی نوێم توانی بێتی لە هەموو مانجێک موچە لە دابین بکات بۆ نمونە ئێستا ئێمە لە ساڵی 2022 داین لە دەمانجی ڕابردوودا دەم و چەدراوە بە موچەخۆرانی کوردستان کە ئەمەش بۆ خۆی یەکێک لە ئەرکە سەرەکیەکانی کابینەکەیە بەڵام جێگەی دەستخۆشیە کە توانیوێتی ئەم کارە جێبەجێ بکە چکە دوجار خەڵکێک کە کارمەند و موچەخۆری و حکوومەتەیە چاوەڕێی ئەو بڵێت ینی پێشتر کە موچت کە دواعەکەوت لەگەڵیشە ینی موچەخۆر چاوەڕێ ئەوە بوو کە بڵێ لە سا 15 یان لە سا 25 باش کەوت دەکرێت ینی کۆی ئەوانە سەرڕایەوەی کە عراق شایستە دارایەکان و ینی موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان نانێرێ سەری ئەوەشی بە تەئکید خۆی لەگەڵ عێراق بە حساب ڕێکەوتنەکە بوو کە هەموو مانجێک عێراق 200 ملیار دینار بنێرێ بەڵام ئەم ڕێکەوتنە نەچۆ بواری جێبەجێکردنەوە ینی لە ساڵی ڕابردوو دوو جار ئەم مەبلەغی ناردووە بەڵام لەگەڵ ئەوشدا حکوومەت توانیوێتی ئەم موچەیە دابین بکە و چارەسەری ئەوەشی کرد مەسەلەی پاشەکەوتکردنی موچە مەش گرنگ بوو چکە هێشتا هاوڵاتیان موچەخۆران داڵغیان لەسەر ئەو پاشەکەوتەیە کاتی خۆی حکوومەت کردوێتی بەس کابینەی نوێم بە شێوازێکی تر معالەجەی کرد کە بە بڕینی ڕێژە بوو ئیتر جار هەبوو 500 دەتر بە شێوەیەک لە شێوەکان چارەسەری مەسلەی موچەکرا ئەمەش گرنگ بوو بۆی هاوڵاتیان تەرکیزیان لەسەر ئەو مەسلەیە نەمێنم پاشەکەوتم هەیە یانی ئەمە هەنگاوێکی گرنگ بوو و بەداخەوە حکوومەتی عێراق تا ئێستاشی لەگەڵدا بێ ئەم ڕێکوتنی جێبەجێ نەکرد ئەوەی کە تەکمیلەی موچە بنێرێ و تا ئێستاش ئەم مەسەلانە ماوەتەوە ینی تقریبا مەسلەی بینی حکوومەتی هەرێم و عێراق ئەتوانین بڵین هەموو مەسەلەکان بە سیاسی کراوە حتا بەو بڕیارەشەوە کە ئەوەی کە لە دادگای فیدراڵی دەرچوو سەبارەت بە نەوت و غازی هەرێمی کوردستان ئەمەش هەر دیار بوو کە بڕیارێکی سیاسی بوو چونکە من دوێنێ گوێم لێ بوو یەکێک لە بەرپرسی کارگێڕی داناغاز لە ئەمریکا قسەی کرد وتی ئێمە کۆمپانیای نێودەوڵەتین کاتێک ئەچین بۆ شوێنێک ئیستیسمار دەکەین دەستور و یاسا و ڕێساکانی ئەو شوێنە لە بەرچاو دەگرین و حیسابی وردی لەسەر دەکەین بەڵێ وتی ئێمە لەسەر ئەو ئەساسا ئیستیسمارمان کردووە و ئەو بڕیارانەی کە لە دادگای فیدراڵی دەرچووە ئێمە دەستەی قانونیمان هەڵسەنگانی بۆ کردووە سرف بڕیارێکی سیاسیە مەبەست لەوەی هەلکەکانی خۆیان ناخەنە سەبەتی بە تەکید بەڵێ ئەوانە کۆمپانیای گەورەی زەبەلاحن یعنی ناچن مجازەفە بە سەرمای خۆیانەوە بکەن ئەمە هەر مەبەستم ئەوە بکە شتەکان هەمووی بە سیاسی کراوە لە بینی عێراق و هەرێمی کوردستان زۆر جار مەسەلەن ئێمە وەزیرمان هەبووە وەزیرەکە زۆر ئەکتیڤ بووە زۆر هەڵسوڕاو بووە ینی خزمەتی هەموو وەزارەت و بە ئەرکی سەرشانی خۆی هەستاوە بەڵام بۆ ئەوەی شتەکە ببێ بە ملمەلانی سیاسی مەسەن لە پەرلەمان کۆدەنجیان لەسەر کۆ کردوتەوە و بە بیانووی ئەوەی کە لە گەندەڵی تێوەگراوە لە دوور خراوەتەوە ینی ئەو کەیسەشمان ئەو کەیسانەمان هەبووە تا ئێستاش ئەو مەسەلانی کە لە بینی هەرێم و عێراقا بە هەڵواسراوی ماوەتەوە حکوومەتی هەرێم ئومێدی لەسەرەوە هەڵچنیوە کە لە کابینەی محەممەد شیاح سۆدانی کۆمەڵێک ئیتیفاقات کراوە کە لە بینی هەرێم و بەغدا هەیە ئەوانە کە بە پێی دەستور چارەسەر بکرێن و ئەوانەی پێویستیان بە دەرکردنی یاسا هەیە قانون هەیە لە پەرلەمانی عێراق بۆی دەربکرێت بۆی چیتر ئەو کێشانە بە هەڵواسراوی و بە کێشە و گیر و گرفت نمێنێتەوە لە بینی پێمانەڵێ ینی لە چاوەڕوانی عێراقدا ئەگەر هەرێمی کوردستان چاوەڕوانی عێراقا لەوەی کە ژیانی پێ ببەخشێ پێچەوانە ینی ئارەشەکان قوڵتر ئەکاتەوە هەر بۆیە وەکو بەڕێستان وتان چارە سەرکردن ئینسان نابێ موسەکین بەکاربێنێ کەواتە چارەسەرێکی حتمی لەکوێ ئەوەیە کە ینی حکوومەتی هەرێم چۆن احتیمال کاتە سەر خۆی ینی چاوەڕوانی عێراق نەکا ینی پێشتر بە بۆمبا و بە کیمیاوی بە ئەنفال دەستی بردوێت بۆ میلەتەکەی خۆی ئەمە بە ناچاری لە چوارچێوەی عێراقین
ینی بۆ ئەم کابینەی پێیوتین کورد ئەبێ احتیمال لەسەر خۆیکەوە چاوەڕوانی دەستی نەیار نەکات بەواتە ئەکەن نەیار مە هەز دەکەین کابینەی نوەم بیر لەوە دەکاتەوە کە سیاستێکی لە بەڕێوەبردنە ئێرانیەکان پێی دەڵێن سیاسەتی خودکیفایی ینی احتیماتکردن لەسەر خۆت هەز دەکەین ئەو هەنگاوانە نراوە مەسەن لە ڕووی کەرتی کشت و کاڵەوە نراوە و ئێستا حکوومەت پرۆژەی هەیە کە قەرزی درێژخایەمدا بە جوتیاری نمونەیی و مەبلەغی گەورەش بۆی کە بتوانێت پەرە بە ئەو ئیشە بدا کە ئیشی خۆیەتی و کەرتی کشت و کاڵیمان پێشکەوێ لە کەرتی گەشت و گوزاری هەمان بە هەمان شێوە سەرۆکی حکوومەت ڕێزدار مەسرور بارزانی خۆی زۆر جار لەو بوارانەدا ینی خۆی سەرپەرشتی کەیسەکان دەگەشت کە مەش گرنگە نەک ئەوەی کە لیژنەیەکی بۆ پێک بێنێ یان تەنها وەزارەتەکە لی بەرپرس بێ ینی زۆر جار لە ئەو کەیسانەی کە ویستویەتی بەرەو پێش بچێت وە بکەوێتە سەرپێی خۆی بە شخصی چاودێری کردووە و بەردەوامیشی پێداوە و چاودێریەکەشی لە بەردەوامە چکە دائیم ئێمە کرد سیرکەین پرۆژە چۆن سەرەکەوێت تەختیت و تەنفیز و متابعەمان هەیە بەڵێ ئێمە هەمیشە گوێمان بۆ ڕاهاتوو کاک بەکرد لیژنە پێگات خەڵجاوێک نابینیتەوە بەڵام مەدانێ نیسانەکە خۆی تقریبا خەڵکی هەرێمی کوردستان کە باسی لیژنە ئەەکەی تۆزێ هینێکی بۆ دروست دەبێت ئەڵی مادام بوو بە لیژنە ئەمە شتێکی نسبیە وەلو زۆریش لە لیژنەکان مەسەن سەرکەوتون لە ئیشکارەکانی خۆیاندا بەڵام دایم کە شخصی یەکەمی حکوومەت خۆی متابعی ئیشە کارێک دەکات خەڵک زیاتر ئومێدی بە وەزعەکەیە و خاڵی سەرکەوتنی زیاتر تۆمار دەکات زۆر لە پرۆژەکان مەسەلەن کەوتونە ئێستا بۆ نمونەگەمە باس سلێمانی بکەینەوە شەقامی 100 مەتری کە چەند ساڵێکە لە پلاندایە هێش ئێستا بڵێن لە ژێر کارکردندایە وەلەو مەسەلەن خەڵک چاوەڕوانی خێراتری هەیە بەڵام گرنگەوەی ئێستا بەردەوامە ئەگەر ئەو بەشەی کاری تێدا دەکرێت بەشە سەرچیەکەی لە تاسلوجەوە بۆ سەیتەرەی عربەت ئەمە تەواو بێمە لۆدێکی زۆر گەورە لە سلێمان لەسەر سلێمانی ناوشار لەسەر شەقامەکانی کەم دەکاتەوە ئەتر ومێدەوارین هەموو پرۆژەکانی تر ئەوەی کە قسە و باسە لەوە بوو لە کۆی سێکتەرەکان کابینەی نوێم دەستی بردو بۆ ینی چارەسەرکردن لە کۆی سێکتەرەکان یعنی ئەوە بەتەئکید بەڵێ هەر مستەهلێک بێت و هەر هاوڵاتی هەرێمی کوردستان بکاتە مستەهلێک بەڵێ نانا وەک باسمان کردن دەستی بۆ کاری استراتیجی بردووە ئەنی شەقامی سەرەکی لە بینی شارەکاندا ئێستا تۆ لە هەولێر بەرەو دۆگەڕۆی هەمووی دووساید و وتوبانە بە هەمان شێوە بەرنامەی درێژخایان هەیە کە لە هەولێر بۆ عاجیۆمەران کە مەرزی سنوورێکی نێودەوڵەتیە ئەمیش بە دووساید بکرێت لە زۆر شوێن تونێڵەکان مەسەنە ئەوەی کە حسابیان لەسەر بکەین تەواو بوون و کەوتونە خزمەت هاوڵاتیانەوە لە کەرتی تریژ ئیشی گەورە کراوە ئەنی لە ئەوەی کە باسمان کرد جگە لە کشت و کاڵ و سیاحە و ئەوانە لە بواری نەوت کە ئەوەی کە باسمان کرد لە دابینکردنی سوتەمەنی کە حکوومەت بە تایبەتی وەزارەتی نەوت بەنیازن بۆ ئەم ساڵ کە لە ڕێی وەکیلی خۆراکەوە نەوتی سپی بە هاوڵاتیانگە ئەمەش هاوکاریەکی گرنگ دەبێت گۆشێک ینی لە باسی کابینەی نوێم کە باسمان لێکرد لە وەکو بەڕستان کە چاودێرێکی سیاسی باسێکی هەر هەستیارتر هەیە لە کابینی نوێما کە دەستی بۆ براوی پرسی چاکسازی لە نمونی پرسی چاکسازی ینی دەستبردن بۆ ئەم پرسە هەرە هەستیارە ینی بە نمونەیەکی زۆر پەتیانم لەگەڵ بکرایانی بە دوێن لەوەی کە هەیە دوو موچەیە هەیە سێ موچەیە چوار موچەیە لە نێو خودی حزبەکەی خۆیەوە تا ئاگاتە کۆی ینی دایر و داوایرەکانی دیکە دەست براوە بۆ پرسە هەستیارە بەڵ بە تەئکید هەموو ئەو شتانی کێمە باسمان کرد دەچێتە چوارچەوەی چاکسازیەوە ینی هەوڵدراوە کە حکوومەتێکی ڕەشیق بێنە فشەڵ بێت لە وشەکەی گەندەڵی نەهێڵێ بالضبط لە مەسەلەی موچە بەپێی سیستەمی بایۆمەتری زۆر کەس لەوانەی کە دوو موچە و سێ موچە ئەوانە بوون معالەجە کراوە و چارەسەر کراوە ئەمە کە داواکاریی گشتی بووە و ئەرکی سەرشانی حکوومەتیش بووە کە ئەمە بکات ئەمە پرۆسەیەکی بەردەوامیشە و
مەسلەی چاکسازی ئەوە نییە تۆ بە ڕۆژێک و دوو ڕۆژ بێ بەڵام گرنگەوەی حکوومەت بەرنمەیەکی داناوە کە لەسەری بەردەوامە و مەسلەی مەسروفاتی حکوومەت دەوائیرەکان وەزارەتەکان زۆر ینی لەوەشا زۆر حکوومەت دیقەتی یاوە و مەسرەفی کەم کردوتەوە کە ڕادەی بردننی ینی موچە چۆن بکرێتە ئەلکترۆن بە مستەڵەحە لە پەنجەرەیەکەوە چۆن فۆرمێک تەقدیمکەی داخوازیێت تەقدیم لە پەنجەرەیەکەوە وەریگریتەوە مەبستم لە دیاردی ڕۆتینە لەم کابینە هەوڵی چڕی بۆ دراوە کە نەهێڵڕێت بەتەچیت ئەم مەسلەی بە ئەلکترۆنیکردنی حکوومەت ئەمە هەر ئەساسێکی باشی بۆ دانراوە دەستگای میدیا و زانیاری حکوومەت کە لەم ڕۆژانە سەرۆکی حکوومەت بە ڕسمی قسەی لەسەر کرد کە بەنیازن و لە زۆر بواردا کەوتۆتە گەڕ ینی بۆ نمونە لە دایرەکانی پاسپۆرت و ئیقامە لە زۆر دەوائیری تر تۆ کە ئەچی لە هاتوچۆ لە زۆر شوێن بۆتە پسوولە تۆ وەکو هاوڵاتی کە ئەچیت تکتێک ئەبڕی تر بەپێی ئەو تکتە کاروبارەکان ئەڕوا وە زۆر لەوەی کە جاران هەبوو مەسلەی ژوورا و ژوور و زۆر بێت و بڕۆی ئەوانە تقریبن معالەجە کراوە تۆ لەوانەیە لە ژوورێک یا لە دووژر لە دوو پەنجەرەوە ئیشەکانت کۆتایی پێبێ وە کاتیشت بۆ بگەڕێتەوە ینی حکوومەت ئیشی لەسەرەوە کردووە و ئومێدەوارین ئەمە زیاتر بچێتە پێش ئەوەی کە بە معنای کەلیمە حکوومەت ببێتە حکوومەتیشی ئەلکترۆنی تۆ کاروبارێکت هەیە لەوانەیە لە ماڵی خۆتەوە بتوانی بە ئیمێڵ لەگەڵ ئەو شوێنە ئەو دایرەی کە پەیوەندیدارە بە کاروبارەکەیتەوە داواکاریەکەت پێشکەشکەی وەڵامەکەشت پێ بگاتەوە وەکو شوێنانی تر بەم شێوە کە هەڵسەنگانەکەین ئەنی ئەو دیاردەی ڕۆتینە نەیەڵڕێت قەیرانی ئەوی کە پێڵەن گەندەڵێکەش بنبڕەکرێت لەوەی کە ئەمە زۆر جار کە ئەچینە دائیرە و دەوایرێک ئەم فۆرمانە ئەم وەرەقکاریە کاتە ڕەشوە ینی ڕەشۆی دروست کردو بڕێنی ڕەشۆ و ڕەشوەکاری ینی بە ئەلکترۆنیکردنەوە دەست پێکات خۆی کە ئەڵێن حکوومەتی ئەلکترۆنی ئەوەیە کە تۆ لە ڕووی کاتەوە کاتت بۆ ئەگەڕێتەوە لە ڕووی بەهەدەردانی ماندووبوونی موەزەف یان ئەو هاوڵاتیانێک کە ئەچن کاتت بۆ ئەگەڕێتەوە کارەکە باشتر بەڕێوە ئەچێ و وەڵامەکەشی زووتر ئەگەڕێتەوە بۆ خەڵک ئەنی لە زۆر ڕووە حتا لە ڕووی مەسلەی پێشگیری لە گەندەڵی دەکات چونکە تۆ لەوانەیە لەو کاتەیە ڕوبەڕوو کەسەکە نەبینیت بەڵام ئەرکی سەرشانی خۆیەتی بەپێی ئەو داواکاری کە هەتە بۆ جێبەجێ بکە لە ئەوانە ئەنی کاریگەری باشی دەبێت لەسەر ئەوەی کە کۆی سیستەمەکە جێبەجێ بکرێ و بە دڵنیایی جێی دڵخۆشی هاوڵ نیشتیمانیان و هاوڵاتیان دەبێت کەیسی تر مەسەن لە ڕووی ئەمنیەوە کە سیرکەین مەسلەی بڕیارێک دەرچوو کە بۆ کۆکردنەوەی چەکی بێمۆڵەت هەنگاوی باش نراوە مەسلەی ئەمنیەت لە ناو شارەکان ئێمە دەبینین کە ڕووداوی زۆر ناخۆش و دڵتەزیان ڕوودەدا بەڵام ینی مەسلەی تیرۆر ڕوو ئەدا بەڵام لە ماوەیەکی زۆر زۆر کەمدا ینی دۆزینجار هەیە لە 24 سعات لە 36 سعاتە هێزەکانی ناوخۆ ئەتوانن تاوانکارەکان دەستگیر بکەن و بیشیان دەنە دادگا کە ئەمەش خەڵک ئومێدی بە دەستگاکان بەهێز دەبێ و خەڵکی تیرۆر و تاوانکاریش سڵ دەکەنەوە لەوەی کە تاوانی تر ئەنجامدەن چکە دڵنیان لەوەی کە ون نابن یان ناتوانن خۆیان بشێرنەوە یان لە دادگا دەربازیان نابێت یعنی ئێمە ئەگەر بە وردیش باز نەکەین ئەبینین هەر لە مانجی ڕابردوودا چەندین کەیس ئەو تاوانانەوە پیشاندانیان بەدیکۆمنت بە تەئکید بەڵێ بەڵێ ینی هەر ئەوە نییە مەسەن کەسەکە ینی بە دیکۆمێن بە کامێرا فلانک ئەوە ناوەکانیانە ئەوانە چەند کەسن لەکوێوە هاتوون بۆکوێ چوون بە دیکۆمێن پیشانی خەڵک دراوە کە ئەمانە تاوانێکی ئاوایان ئەنجامداوە ئەمەش بەڵگە و دیکۆمنت و ئەمەش بڕیاری دادگایانی ئەمە جێی دڵخۆشی خەڵکە ئەمە پەیوەندی بەوە نییە حکوومەت لە چەند لایەنێک پیاە کۆی گشتی کۆمەلگا دڵخۆش دەبێت بەو هەنگاوانە چکە هەز دەکات کە بەوەی کە جیهەتێک هەیە کە ئەرکی سەرشانیەتی بەدوای ئەم کەیسانەدا بچێ و ئەشتوانێت جێبەجێ بکات ئەمە کەیسێکی گرنگە چکە دوجار ئەمنیەت لە هەموو وڵاتێک لە سەروی هەموو کەیسەکانەوەێت تۆ کە ئەمنیەتت نەبوو ناتوانی وڵاتێکی سەقامگیرت هەبێ و ناتوانانی گەشە بە هیچ بوارەکانی تر بدەی بۆیە مەسلەی ئەمنیەت لە هەموو شتێک گرنگ تێسامە سیرکەین لە شارەکانی هەرێمی کوردستان زۆر لە خوارەوەی عێراق خەڵک هاتووە عەرەب هاتوون لێرە نیشتە جێبوون ئێمە کە ڕۆژانە ئایان بینین
ئەوان هۆکاری سەرێکی پاڵنەری ئەوەیە کە لەوێ ئەمنیەت نییە ئەمنیەت نییە هاتوون لێرە بەڵێ ئەمنیەتیان نییە لەگەڵەوە شاموچە و بوجیان هەیە بەڵام ئەمنیەت دەکاتە ڕۆحی بەتەئکید ئەمە لەو کاتەیە کە ئەمنیەت نەبێ مەسەلەی موچە و ئەوانە دەبێتە شتێکی لاوەچی بەستۆ کە ئەمنیەتەکە هەبوو کار بۆ جێبەجێکردنی کەم و کوڕیەکانی تر دەکەی ئەنی ئەوان کە زۆر جار دیێن لێرە نیشتێجێ دەبن مەسەلەکە لە ژیانیان ئەمینن شتەکەی تر ئەبێتە شتێکی لاوەچی ینی هەیە بۆ دەوام هاتشۆ دەکات بەڵام وەکو ئەوەی اعتیمادی لەسەر ئەمنیەتی حکوومەتەکەی خۆی نییە لەوێ نیشتەجێ بێت زۆر جار مەسەن مەسلەی ڕەفاندن ڕوویداوە سەرانە ڕوویداوە یەکێک چەند ڕۆژێک ون کراوە دواتر پەیوەندیان پێوە کردووە کە تۆ دەبێ ئەمە بلەقە پارەی دی ئەجینا فلان کەس مەسەلەن ژیانی لە مەترسیدایە سوپاس بۆ خوا لێرە لە کوردستان ئەم دیاردانە بە شێوەیەکی قەتعی ینی ئەمە مەسلەی ئەمنیەت هەمومان شانازی پێوە دەکەین بەجیاوازی دراوسەکان و هەتا دنیاش کوردستان تایبەتمەندێکی خۆیە لەو بوارە بە تایبەتی بەتەئکید ئێمە طبعا ئەمەش دەبێ جگە لە حکوومەت سوپاسی هاوڵاتیانیشکن کە لەو مەسەلانەدا هاوکارن بۆ ئاگادارکردنەوەی جیهەتەکانی حکوومەت کاتێک کە کارێکی نایاسایی دەبینن هاوکار بوون ئەمە حکوومەتیش خۆی چەند جار سوپاسنامەی ئاراستەی هاوڵاتیان کردووە کە لە بواری ئەمنی ئەوانەدا هاوکاری جیهەتی ئەمنی بوون لە هەرێمی کوردستان ئەم کابینێ لە دەستپێکەوە بەڵێنی ینی ئەوەیە کە ڕانەکە لە بەرپرسیارەتی ینی بە کۆ بە هەڵسەنگاندن بە تەقیم کاک بکرۆک و چاودێرێکی سیاسی ینی ئەگەر هەر کابینەیەکی تر بە هەر سەرۆک وەزیرانێکی تر بە بکەوتایەتە نێو ئەم قەیرانە بە تایبەتی قەیرانی نێوخۆیی کە لە هەرێمی کوردستانە بە نمونە یەکێتی نیشتیمانی کوردستان و بزوتنەوەی گۆڕان لە حکوومەت بەشدارن بەڵام بە فعلی هاوکاری حکوومەت ینی تا ڕادێک نەبوون ئەگەر ئێمە سیرکەین لە کابینەی نۆیەم فعلەن توانیویەتی ئەرکی سەرشانی خۆی یان خۆنەدزینەوە لە بەرپرسیارەتی ئەمە یەکێک لە هێڵە استراتیژیەکان بووە وەک باسمان کرد کە چەند لایەنێک لە ناو حکوومەتەن پێشتر دیاردەیەک هەبوو زۆرێک لەلایەنەکان بەیانیان لە ناو حکوومەت بوون هێوارن لە ناو ئۆپۆزیسیۆن بوون ئەمە لە ڕووی حکومڕانیەوە کارێکی دووڕوویە ئەنی هەم لەگەڵ جەماوەری خۆت هەم لەگەڵ حکومڕانیەکە ئەم دیاردێت تا ئێستاژ بە شێوەیەک لە شێوەکان ماوە بەڵام دەتوانین بڵێن کەم بۆتەوە ینی تقریبەن چارەسەرێکی بۆ کراوە هەچەندە دوێنێ ئێمە بینیمان بەشێک لە وەزیرەکانی ئەوانەی کە لەسەر لیستی یەکێتی نیشتیمانین بەشداری کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیرانیان نەکرد بوو بەڵام ئەمە هۆکاری سیاسیە پەیوەندی سیاسی و بزەبت کەسیە ینی کە لەوانەیە مەسەن بڕیارێک دەرچوو بێ لە بەرژەوەندی چەند کەسێک نەبێ بۆیە هاتووە مەسەلەکەی کێشە شەخسی و ئەمنیەکەی هێناوەتەوە بۆ ناو کابینەی وەزارەت کە ئەمە خەڵک بەڕوونی هەستی پێدەکات کەمە دوو کەیسیلێک جیاوازە مەسلەی حکومداری ئەمە ڕێگا و شوێنی خۆی هەیە مەسلەی ئەمنیەت و ئاماژەکردن بۆ کەسێک کە بەکارێک هەستاوە و ئەبێ بەرپرسیار بێ و بچێتە بەردەمداگە ئەمە مەوزوعێکی ترە ئەنی تێکەڵاوکردنی ئەم شتانە خەڵک هەستی پێدەگا بۆیە سەرکەوتو نابێ ئەم مەوزوعی ئەبێ کارەکان هەر یەکە و سکە و ڕێبازی خۆی بگرێتە بەر مەسەلەی حکومڕانی و حکوومەت شتێکی ترە مەسەلەی لێپرسینەوە و دەستنیشانکردنی کەسێک کە کارێکی نایاسایی ئەنجامداوە ئەمە کەیسێکی ترە چاکاک بکر نازانم نم پەرژا بێتە سەر پرسیارێک لای بەڕێستان گرنگ بوو بێ وەکو دوا پرسیار وەڵام من هیوادارم حکوومەتی هەرێمی کوردستان سەرکەوتوو بێ وە زیاتر جێگەی متمانەی هاوڵاتیانی کوردستان بێ وە زیاتر پەرە بە بنیادنانەوەی ژێرخانی ئابووری بدات بە تایبەتی بیرمان چوو لە کەرتی کشتتوکاڵ باسیەوە بکەین کە بەرنمەیان هەیە چەندین بەنداوی گەورە و بچووک بە تایبەتی بەنداوی بچووک بەهۆی کە وشکە ساڵی احتیمالی ڕوودانی بڵین کە لە ساڵانی پێشوو هەبوو بە احتیمالی ئەوە شێ بەپی ئەوانەی کە چاودێرن استراتیژی دوورمەوداڵی بەڵێ مەبەستم ئەوەیە لە کوردستان لەسەر ئاسی کوردستان زۆر شوێن دەستنیشان کراوە بۆ بەنداوی بچووک کە ئەمەش دەبێتە سەرمایەکی گەورە بۆ گلدانەوەی ئاو و سود لێوەرگرتنی هەم بۆ کشت و کاڵ و هەم بۆ گەشتیاری و هەم بۆ
ئەوەی کە خاک و وڵاتەکەمان تووشی بێ ئاوی و کارەساتی سروشتی نەبێت. قسەکانی کاک بەکر لەوەی کە ئێمە هەمیشە ینی کاری پەرلەمانتارە کوردەکان ینی لە عراقا ئەوە بوو کە باز لە گەنمی جوتیاران بکرێ. ئەم کابینەیە وای کردو بە بازارکردنی گەنمی ناوخۆ دروستکردنی ینی دەیان سایلۆ ینی لەو خەیران و لەو منەتەی عراق کابینێت توانیوێتی جوتیارە قوتار کات. بەڵێ خۆی دوای شەڕی رووسیا ئۆکرانیا مەسلەی خۆراک بوو بە شتێکی گرفتێکی جیهانی لەبەرەوەی ئۆکرانیا ینی ڕێژەیەکی زۆری خۆراک بە تایبەتی گەنمی بۆ جیهان دابین دەکرد. دوای ئەمە ینی حەز دەکەین لە هەرێمی کوردستانیش گرنگی بەو کەرتە دراوە وەلەو ئێمە ئەگە سیرکەین ئێستەش ڕۆژانە زۆر لە ئەندام پەرلەمانەکان کە لە بەغان جار هەیە مەسەلەن موژدە دەدەنە جوتیارانی کوردستان کە ئەوە ئێمە پارەی جوتیارانی 2014 کە 8 ساڵەوە بەردەکەوە توانیمانە ئەمە بەڕاستی جوتیار ئەبێت داهاتەکەی ساڵانە بێ ئەم ساڵ بەرهەمەکەی کە تەسلیم بە حکوومەت دەکا ئەبێ بەرهەمەکەی وەریگرێ بۆی بتوانێت ئیشەکەی خۆی زیاتر پێشخان نەک ئەوەی کە تۆ دوای 8 ساڵ پێی هێشتا ئەمە تەمان یەکێکە لە مکەسەراتەکانی کە عێراق کە نەیتوانی و پارێز جوتیاران دابین کە ئێستا لە هەرێمی کوردستان لە چەندین شوێن سایلۆ دابین کراوە و بە تقریبان ڕێژەیەکی باش مەبلەغێکی باش گەنم لە جوتیاران وەردەگیرێت کە ئەمەش ئەمنی خۆراکی کوردستان دابین دەکات و بگرە ینی بەشی ئەوەش دەکات کە بۆ دەرەوەشی بنێرێت خاڵێکی گرنگە تۆ کە کاتێک ئاسایشی خۆراکت دابین بوو ئەمە بە تایبەتی مەسەلەی گەنم کە لە هەمویان گرنگترە ئەمە دڵخۆشکەرەیە کە توانیمانە ئەمنی خۆراکیمان زامن بکەین. دنیا سپاس بۆ بەکری حاجی ڕەحیم و چاودێری سیاسیکە لەگەڵ ماڵاوی زۆر سپاس بۆ ئێوەش و دەستان خۆش سپاس بۆ بەڕێستان خۆشەویستان و ئازانێوەش هەمیشە تەندروست و کامران بن.